سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختە هێواڵتان پێشکەش دەکەم. بەهۆی قەرزەکانیەوە پشکی هەرێم لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا تەنیا 677 ملیار دیناری لێماوەتەوە. بە گوێرەی راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی عێراق، پشکی هەرێمی کوردستان لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023 تەنیا 677 ملیار دینارە. ئەوەش بەهۆی لێدەرکردنی نزیکەی 2 تریلیۆن دینار قەرزی بانکەکان. لە راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی عێراقدا هاتووە داتاکانی داهاتی نەوتی و نانەوتی بەغداش زیاتر لە 156 ملیار دیناری کەمترە لەوەی هەرێمی کوردستان بڵاوی کردووەتەوە. دیوانی چاودێری دارایی عێراق داوای کردووە هەرێمی کوردستان پابند بکرێت بەوەی لە یەکی ئابەوە داهاتی نەوتی و نانەوتی بخاتە سەر 2 هەژماری بانکی کە سەر بە بانکی ناوەندی عێراق. ڕێکارەکانی هاتنی پارە لە بەغداوە دەستی پێکرد. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم لە ڕاگەندراوێکدا ئاشکرای کردووە ڕێکارەکانی ناردنی 600 ملیار دینارەکە لە بەغداوە دەستی پێکردووە. وەزارەتی دارایی و ئابووری ئاماژەی بۆ ئەوەش کردووە دوای تەواوبوونی ڕێکارەکان بڕیارە لە نزیکترین کاتدا بڕی ئەو 600 ملیار دینارە لە ڕێی بانکەکانی ڕەشید و ڕافیدەین و بانکی بازرگانی عێراقەوە بخرێتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان. هەرچەندە بڕیار بوو لە هەفتەی پێشوودا ئەو بڕەپارەیە ڕەوانی هەرێم بکرێت، بەڵام دواکەوت و تاوپێستاش هۆکاری ڕاستەقینەی دواکەوتنەکەی بە فەرمی ئاشکرا نەکراوە. هێزێکی دەریایی هێرشبەری ئەمریکی بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگان. ئاژانسی هەواڵی CNN ئەمریکی ئاشکرای کردووە هێزێکی دەریایی خێرای ئەمریکی بە ئاراستەی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست کەوتووەتە ڕێ کا پێگاتووە لە 26 کەشتی دەریایی هێرشبەر. ئاژانسەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئێستا کەشتیەکە لە دەریای سوورە و پێشبینی دەکرێت بەم نزیکانە بە دەریای سپی ناوەڕاستدا تێپەڕێت. ئەمەش لە کاتێکدایە ڕۆژی سێشەممەی ڕابردوو کۆشکی سپی ڕایگەیاندبوو دەبێت هاوڵاتیانی ئەمریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بهێڵن. لە ناویشیاندا لوبنان و ئیسرائیل کە ئێستا حیزبوڵڵا دەیەوێت هێرش بکاتە سەرێزەکانی ئیسرائیل. لە عێراقیش لە ماوەی ڕابردوودا هێرش و هەڕەشەی بەشێک لە گروپە چەکداریەکانی نزیک لە ئێران دەسەڵاتدارانی ئەمریکای ناچار کرد باز لە جێهێشتنی عێراق بکەن.